بەڕێوەین بۆ گوندی یەنگیجە لە باشووری ڕۆژاوای کەرکووک پەیام بە دوواداچوون بۆ گرفتی هاوڵاتیەکی نابینا دەکات. محەممەد سەردار هاوڵاتیەکی نابینایە لە گوندی یەنگیجەی قەزای داقۆقدا دەنیشێت بە ناوی ژنهێنانەوە فریو دەدرێت. دوای مارەبڕینی شەرعی لە پارێزگای مووسڵ هەم ژنەکەی پێتەلاق دەدرێت هەم زیاتر لە 4 ملیۆن دیناری عێراقی دەبرێت. براکەم جوابی داوە، براکەم کەوتە قسەوە لەگەڵ ژمارەکەی پێیدا تەلەفۆنی بۆم کرد وتی ئافرەتێکم بۆ دۆزێتەوە عارەبە کەوتی عارەبە لی سەردۆ بیم بەسوتی ماڵێ باشن و عمرەی کرد و ئاف کچەکە و قورئان خوێنت لەم بابەتێ لە زۆر ڕێ ناو تەفاسیلەوە. وەڵا ڕۆژێکماندانە ڕێمان وتم ئیشت چییە؟ یەکە سەر وتی من لە هێزی ئەمنی دەوامەکەم. وتم لەکوێ داوامی؟ لە شورتەی نەژدەی کەرکووک. وتم ناوت چییە؟ وتی ناو محەممەدە. وتی هەفتەی 2 ڕۆژ داوامەکەم زاوتەکە تێرم و زاوتەکە ئەوم زاوتەکە گڕەدەم. وتم باشە. وەڵا چەند ڕۆژێکی پێچوو ڕۆژی دووشەم جەژن بوو، ڕۆژی پێنجشەمە چوومە سەیرمانکە من بووم باوکم بوو دایکم بوو ئامۆژنێک لەگە خزمێکی خۆمان بەڵێ ئافرەتەکەمان بینی هێنای منی وەدڵمش ئەو وەدڵ بوو ئەتر هاتمانەوە. وتی با ئیسە ماریکەم. وتمان هاتمان ڕێمان بۆ مووسڵ. وتی با ئیسە ماریکە. وتمان ماری مەکە قەینە با ڕۆژە بمێنێ. وەڵا ڕۆژی شەمەمە تەلەفۆنمان بگوتانتی مارەیەکەین. وەڵا ڕێمان مارەی دەوتەی 15-20 زەنابی ڕۆیمان لەگەڵ ئافرەتە بۆ موسمارەمان کرد و 3 ملیۆنی لێم سەن و 200,000 پیدا بۆ کەلپەل و 250,000 ئەڵلقەیەک و بێ تەلاقی دەن ئافرەتەکە بێ تەلاقی دەن. وتی من پارەتان بۆ 2 ملیۆن و نیوتان بۆ گەڕن تەلاقشی پێمدا پارشی نەگەڕانەوە. وتی بێن بۆ کەرکوو لە ڕسمەکەی مامەڕیشە پارەم بەتانداناوە ڕۆیمان هەر نەبوو. ڕۆیمان اینجا بوتی بە ماستەرکار پارەت بۆ ئەگەڕێمە هەر نەبوو. داوام هەیە لە جەنابی پارێزگای کەرکووک ئەم پەیامە تایبەت بۆ جەنابی پارێزگای کەرکووک بێرم بۆی بێتە سەر خەدەسەر ئەم کارێکەوە ئەم کابرا ئەوەی پێم کرد بەناوی لە کەرکووک و لە مووسڵ ئەم ئیشەکانی هەمووی لە مووسڵ دەکات بەڵام لە هەولێر و سلێمانی فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچووە. کە سوکاری و هاوڵاتیە وەک خۆیان دەڵێن هەموو کارەکانی ژن گواستنەوەمان تەواو کرد دواتر زانی ومان فریو دراوین و ئەو ماڵەی مارەی ژنمان لێ بڕیوە ڕۆشتون بۆ شوێنێکی دیکە. ئەم ئافرەتە مارەی بڕۆ تایس ئەم کابراڵە بڕۆ چیتان لە دەستێ بڕۆن بیکەن ینی کابرا بێمنەتە لە هێزی ئەمنی بێمنەتە حتا لە دادگاش بێمنەتە چوومانە دادگای 2 ڕۆژێکە 3 ڕۆژێکە بێ لە دادگای مووسڵ شکاتمان کرد ینی حاکم بە حاکمەتی خۆی ئەڵێ بڕۆن هیچتان پێ ناکرێ بەرامبەر ئەم کەسە ئەڵێ ئێوە تەلاقتان داوە. بەوتەی ئەم خێزانە و کەسە بە ناوی هێزی ئەمنی و پشتیوانی حزبێکی دەسەڵاتداری کوردستان بێباکی لە سکاڵا دەربڕیوە هەرچەندە فەرمانی دەستگیرکردنیشی هەیە بەڵام بە پێی زانیاریەکان ئەو کەسە تا ئێستا لانی کەم 15 هاوڵاتی کوردی بە مەرجی هێنانی ژنی عەرەب فریو داوە. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.